بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لەم کاتە پیرۆزەدا لەم ماڵی خوای پەروەردگارەدا لە ئێمە و سەرجەم ئەهلی ئیمان بێ. خوای گەورە ماڵەکانتان ئاوادان کە وەکو ماڵی خۆتان بەجێهێشت لە برایان و لە خوشکان. ئەو خوشکە بەڕێزانی کە بە هۆی بچووکی مزگەوتەکەمانەوە لە بەشی دواوە زۆربیان چوونە دەرەوەی مزگەوت و شوێنەکان وەکو پێویست ئامادە نییە. خوای گەورە ماڵتان پڕ بەرەکەت کە هەمیشە دڵتان خۆش بێ، تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بێ، لەگەڵ هەموو بیسەران و بینەرانێک ئێستا لە ناوخۆی وڵاتدا و لە هەموو وڵاتانی جیهانەوە کە لەگەڵماندان بەویستی خوای پەروەردگار ئەڵقەی دووەمی زنجیرە باستی جوانتر پێشکەش بکەین. خۆشەویستان، دوێنێ عەرزی جەنابتانمان کرد کە پاچی دڵ سەرچاوەی بەختەوەریە بۆ مرۆڤ. هەر وەختێک ئەوەی کەوا لە ناو سینەماندایە کە دڵە پاک بوو، ئەوەش کە دێتە سەر زوبانمان پاک دەبێ. ئەوەی کە لە ناو سینەماندایە کە دڵ و دەروونە پاک نەبوو، ئەوەش کەوا دێتە سەر زمانمان وشەیەکی پاک و خاوێن نابێ. بەڵێ خۆشەویستان، دوێنێ باسی پاکی دڵمان کرد. لەگەڵ دڵا چیمان هەیە؟ ئەڵێ دڵ و زمان. کاتێک کە دڵمان پاک بوو، زمانمان ئۆتۆماتیکی بۆ خۆی پاک دەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ: إذا أصبح ابن آدم فإن الأعضاء كلها تكفر اللسان تقول اتق الله فينا فإنما نحن بك فإن استقمت استقمنا وإن اعوججت اعوججنا. أم فرموديش حسنة. إمام ترمذي رواياتي كدو الشيخ ألباني دفرميه حسنة بجمال فرمودي 2407. خۆشەویستمان تاجی سەرمان محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم با لێرەدا سێ سڵاوەت بۆ ڕوحی هەمیشە زیندوی سەردار و سەروەرمان بنێرین. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. سەروەرمان دەفەرمێ کاتێک کە بەیانی دەبێتەوە، هەموو ڕۆژێک کە بەیانی بەسەر یەکێک لە ئێمەدا دێ و بەرەو ئیش و کاری خۆمان بەڕێ دەکەوین، هەموو ئەندامەکانی جەستە، دەستمان، چاومان، قاچمان، هەموو ئەندامەکانی جەستە پەنا بۆ ئەم پارچە گۆشتەی ناودەم دەبن. پێی دەڵێن لە خوا بترسە لەبارەی ئێمەوە. ئەی زوبان، ئەگەر تۆ سەلامەت بی، ئێمە هەمومان سەلامەتین. ئەی زوبان، ئەگە وریا نەبی، ئێمە هەموو بەهۆی قسەکانی تۆ بە هیلاکا دەچین. هەرچی بەسەر جەستەی ئینسانە دێ بەرهەمی زوبانیەتی. بۆیە ئەگەر تۆ لاربی، ئێمە هەمومان لار دەبین. پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاریدا بە ژمارە فرموودەی 6470 فرموودەکە هاتووە. سەروەر دەفەرمێ: إن العبد ليتكلم بالكلمة من رضوان الله تعالى. هەر یەکێک لە ئێوەی بەندەی خوا ڕۆژێکی ژیانی قسەیەکی کردووە، ئەم قسەیە خوا پێی خۆشە. دانیشتوی تەسبیحەکەت بەدەستەوەی ئەڵێی سبحان الله سبحان الله اللهم صل على سيدنا محمد. ئەم قسەیەت کردووە، بەڕێگادا ڕۆیشتووی و تینوت بووە، شەوێکی ڕەمەزان و بەرەماڵ دەڕۆیتەوە، پەرداخی ئاو دەخۆیتەوە، ئەلحەمدولله ئەم کەلیمەیەت بەدەما هات. دوو کەس ناکۆچیانە کوڕە دڵە دەبرا لەسەری مەڕۆن سڵاوەتێک لێدەن، سڵاوەتێک لێ درێ. ئالەم کاتەدا ما یلقا لەها بالەن، تۆ بەلای خۆتەوە شتێکی زۆر گەورەشن نەکردووە، تەسبیحاتێکت کردووە، سڵاوەتێک، قسەیەکی خێر لە بینی دوو کەسە بە حسابی خۆت شتەکە زۆر گەورە نییە، یعنی بەلای خۆتەوە ئەمە خێرێکی یەکجار گەورە نەکردووە. بەڵام یەرفەعه الله بها دەڕەجات، خوا لە قیامەتە چەند پلەی زۆر بەرزت دەکاتەوە بەهۆی ئەو قسەیەوە کە خوا پێی خۆشە. وإن العبد ليتكلم بالكلمة من سخط الله تعالى. بەندەش جاری وایە قسەیەک دەکا کە خوا ئەو قسەی پێ ناخۆشە، غیبەتێکە، بوختانێکە، تێکدانی بینی دوو کەسە. لا یلقا لەها بالەن، هەر نازانێ گوناحیشی کردووە، ئەڵێک با بە خۆ پیاومان نەکوشتووە، خۆ زینامان نەکردووە، خۆ ڕیبامان نەخواردووە، قسەیەک بوو چ بوو؟ دەفەرمێ یەهوی بها فی جەهەنەم. ئەم قسەیە سەرنجام دەیخاتە ناو جەهەنەمەوە. پەنا بەخوای پەروەردگار بە یەک قسە جاری وای ئینسان ماڵوێران دەبێت. ئێمان بەرنامەیەمان بە ناونیشانی جوانتر لە دینی ئیسلام حاڵی ببین. خۆشەویستانم، ئێمە وا دەزانین جاری وا هەیە هەر غیبەت گوناحە، وا دەزانین هەر بوختان گوناهی زمانە، هەر فیتنەی بینی دوو کەس تاوانەکانی زوبانە،
بەڵام ئەزیزم با جوانتر حاڵی بین سەیری فەرمودەکەی پێغەمبەرکەین صلى الله عليه وسلم كإمام مسلم ده صحيحة كيدا بجمار فرمودي 2621 هناويتي ده فرمود دو كسب لديك ده يشان حتى بلي عابد خواناس إنساني كي شون يشكلو روجي سنة قلو أهل ذكر وتسبيحات بو خوي لقناه حرام ده باراست بشرعي ندك الحرامي ندخوار يشي تريان لا ناودي كدا خوشويستانم إنسانك بو کە خۆی لە حرام نەدەپاراست زمانی خراپ بوو حرامی دەخوار بێئەمری خوای دەکرد نوێژی نەدەکرد کابرای عابید و خواناس چوو بۆ لای ئامۆژگاری دەکرد ڕۆژێ دوو ڕۆژ کوڕە لە خوا بترسە کوڕە قیامەت هەیە کوڕە مردن هەیە ئاخری کابراوتی کوڕ دەکاکە لێم گەڕێ وەڵڵا من تازە لەسەر ئەم بێشەرعی خۆم ڕاهاتوم ئەویش تووڕە بووتی واللهی لا یەغفر لی فلان سوێند بەخوا خوا لێت خۆش نابێ ئەها چاری وایە ڕقت هەیە بە حساب لە بێدینێک خۆت بە دیندار دەزانی لەسەر دینی خوا ڕقت لە کەسێکە سوێندی خواوتی سوێند بەخوا خوا لە تۆ خۆش نابێ خوا وحی کرد بۆ پێغەمبەری ئەو زەمانە کە لە ناویاندا بوو فەرمووی بڕۆ بە لای فڵان خواپەرست بڵێ پێی بڵێ من ذا الذي يتألى علي ألا أغفر لفلان يتألى يعني يحلف چێ هەیە بە ناوی منەوە سوێند بخوا کە لە فڵان کەس خۆش نابم قد غفرت لفلان وأحبطت عملك پێی بڵێ خوا لە فڵان کەس خۆش دەبێت بەو هەموو گوناهەیەوە هەموو کار و کردەوەی تۆی خواناسیشی بەتاڵ کردەوە بە ناوی خوا و بڕیار لەسەر خەڵک مەدە ئەها جاری وای ئێمە ئیمزاکە لێ دەین کوڕە بەخوا قەت خوا فڵان کەس ناباتە بەهەشتەوە کوڕە گۆڕ بە گۆڕ بێ کوڕە لە ناوچێ بەڕێزان ئێمە دەبێت جوانتر لەم دینە حاڵی بن عەرزم کردن تاوانی زمان هەر غەیبەت نییە هەر بوختان نییە بڵێ خوای ڕەحم بە خۆشم بکەی خوای ڕەحم بە فڵان کەسیش بکەی خوای ئەوە ئیشی من نییە ئەم بەهەشتە دەرگاکە و کلیلەکانی بەمنی مەلا نییە بیچەمە خەڵکەوە جەهەنەمیش بە دەرگاکەی بەدەست من نییە دای خەمیان بیکەمەوە ئیشی ئێمەی من و تۆی موسڵمان ئەوەیە دینی خوا ڕابگەێنین و ئەوەندەشمان لەسەر بڵێ خوای ڕەحم بە خۆم بکەی لە پێشدا ئەو کەسێ من ئامۆژگاری دەکەم پەنا بەخوا جاری وایە بانگخوازەکە عاقبەتی شەڕە کابرای تاوانبار دوای تۆ بەدەکا ئەبێ یەکەم جار خەمی خۆت بێ بڵێ خوای ڕەحم بە خۆم بکەی سەربی سەرم مەرگ نەبم خوا من یەکێک لەو گوناهبارانە نەبم خوا ڕەحم بە فڵان کەسیش کەی هیدایەتی بدەیت من هەتەنها دوعای هیدایەتم لەسەرە خوا فەرمووی زۆر بە خۆی دەنازێ ئەو خواپەرستە وا ئەزانێت چونکە ئەمەندە عیبادەتەی کردووە ئەو بەڕێی لە ئاو دەرێناوە بەهەشتیە بەڵام فڵان کەس خوا دەسەڵاتی ئەوەی نییە لێ خۆش بێ دەی وا لە فڵان کەس خۆش بووم و کردەوەکانی تۆم بەتاڵ کردەوە ئەبێت زۆر ئاگادار بین زۆر سوێرە قسە مەبە زمانت بگرە پێغەمبەر ئەکرەم صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاریدا بە ژمارە فرموودەی 6474 هاتۆ دەفەرمێ من يضمن لي ما بين لحييه وما بين رجليه أضمن له الجنة هەر کەسێ زمانێکم بداتێ ئەوەی لە نێوانی دوو شەویلەکەیدایە کە زوبانیەتی ئەوەش کەوا لە نێوانی ڕانیەتی لە خوشکان و لە برایان کە داوێنیەتی بیپارێزێ ئەم دوانم بۆ پارێزێ کە چۆوە قیامەت بڵێ بەو زبانەی من کەس ماڵوێران نەبووە کەس نامبڕاو نەبووە کەس بەگر نەدراوە کەس تێک نەچۆ بەینی و بەو داوێنەشم دۆخینی حرامم نەکردوێتەوە خۆشەویست فەرمووی بیتاقەی زەمانەکەی دەدەمێکە ئەهلی بەهەشتە جا بەڕێزان سەیری فەرمودەکەی پێغەمبەرکن صلی الله عليه وسلم دووشتی بە یەکەوە باس کرد داوێن و زبان ئێمە الحەمدولله زۆر بمان هەم حەمد و سەنا بۆ خوا بەتایبەت میلەتی کوردی موسڵمان لە زینا و داوێنپیسی بە دوورە میلەتێکی بە ئەخلاقین بەڵام دەبێ وریای زمانیشمان بین بۆ ئەم دوانە بەیەکەون لەبەر ئەوەی کەسانێکن ها گەنجێک کە زۆر مشتاقی ئافرەتێکی جوان بێ کە لێ نزیک بۆ کەسی لەگەڵانە بێ شەیتان سێهەمە و زۆر بە ئاسانی تووشی زیناکە دەبێ چەندی حەز لەوەیە هیوا هەیە بەڕێزاندوو لە ڕووی جەنابتان ئەوەندەی حەز لە قسەیە ئەم سەراوسەری شارێک دەکا بۆ دەنگ و باسێک بیگوازێتەوە 100 فەیسبوک دەکاتەوە بزانە خەبەرێک نییە ئەمیش شتێکی لەسەر بنووسێ بڵاوی کاتەوە ئاوا مشتاقە بۆی و پاشانیش ئینسان چۆن ئەگەر لە زینا نزیک کەوتەوە دەکەوێتە بەڵاکەیە وەڵی لە نەزەرێکەوە دەست پێ بکە تووشی تەوقەکردنێک دەبی تووشی مەوعیدێک دەبی تووشی تەلەفۆنێک دەبی حتا وەختێ بە خۆت دەزانی دەگەیە زینا هیچ کەسێک نەڕاستەوە خۆ زینا بکە هیچ پیا و ژنێک نییە باوەڕتان بە شەرمی ئینسان وا هەیە قەت ناتوانێت لە یەکەم کەڕەتا تووشی زینا بێ ئەبێ مقدماتی هەبێ ئللا لە مقدماتی چەند وەختەوە ئەم جا دەگاتە خۆناغی زیناکردن قسەش ئاوایە وریا بە قاچم نەخلیسکێ لە غەیبەتێکەوە دەترازەی دواتر ئاساییە کوڕە بوختانیشی بۆ بکە کوڕە دوایی فیتنەیش هەڵای سێنە دوایی پیاویش بە کوشت دەبەوەی زمانتەوە
هەر ئەوە تاوەکو زیناکە قاچە ترازە ئەو دوانە ڕەبتێکی کاملیان بەیەکەوە هەیە. بە قسەیەک ئینسان لە مردن ڕزگاری دەبێ. بەسەر هاتێکی شیرین عەرزی جەنابتان دەکەم. لە یەکێک لە وڵاتەکاندا دەستورێکی جوان هەبووە، ئەویش خۆزگە لە وڵاتی ئێمەش ئەوە هەبوویایە، هەر منداڵێک لە قۆناغی سەرە بنەڕەتیدا، یعنی لە پۆلی یەکی سەرەتایی بۆ نۆ، ئەگەر لە مەکتەب نەبوویایە و ڕاپۆرتی پزیشک بووایە فڵان کەس تەلەبەکەی نەخۆشە و لە خەستەخانە خوێندراوە، بە تایبەت خوێندنەکەی بۆ هەفتەیەک و 2 هەفتە و مانگ و ئەوانەیە، یەکسەر دەستورێکیاندا بوو هەندێک مامۆستایان تەعین دەکرد دەچوون وانەی دەرسەکانیان پێدەوتنەوە لە ناو خەستەخانەکە لە لای قەڵەوێرەکە دەیگوت تۆ 2 هەفتەی تر بێتەوە مەکتەب زۆر دوا دەکەوی. بەڕاستی ئەوە دەستورێکی زۆر جوانە، یعنی تەلەبەیەک فەقیرە نەخۆشە 15 ڕۆژ لە خەستەخانە بێ، ئەگە مامۆستا بچێت لە جیاتیەوەی بەشتیکەوە مەشغوڵێت دەرسەکەشی پێ بڵێ کە هاتەوە بۆ پۆل دانەبراوە، هەم لە خەستەخانەش شێندێشتی جوانی بیستووە و لە بەشتی ترەوە مەشغوڵ نەبووە. مامۆستایەک لەو بەڕێزانی کە تەعین بۆ دەینێرم بۆ لای منداڵێکی نەخۆش، ئەڵێم بڕۆ بە فڵان خەستەخانە ژووری ئەوەندە قەڵەوێرەی ئەوەندە نەخۆشێکی لێ، ئەمە لە مەکتەب دواکەوتەوە ڕاپۆرتی پزیشکی هاتووە نەهاتۆ دایک و باوکی ئەڵێن لە خەستەخانەیە. مامۆستاکە دەڵێت کاتێک کە چوومە ژوورەوە چ ببینم؟ پەنا بەخوای یەک جەستەی داغانی لە بەشی سوتاویە، هیچ شوێنێکی ئەم مناڵە نەماوە ساغ بێ ئەم تەلەبەیە. هەر یەکسەر مچورکە بە لەشما هات خەڵوزێکم بینی، پیان وتم ئامادەکاری بکە دەمولت دەوی لێوت ببەستە، نەدەست لە نەخۆشەکەی دێت نەدەست نوێنەکەی دەی، تۆ ئەو کارەی پێسپێراوە لەو دیو دەمامکەکەتەوە دەرسەکەی خۆتی بۆ شەرحکە. لە دڵی خۆم داوتم یا ئیلەه العالەمین دەرسی چی بۆ شەرحکەم؟ بەخوا ئەمە لەوانەیە چەند سعاتێکی تر بمرێ. بەڵام من کارمەندێکی وەزارەتی پەروەردە بووم، لەسەر ئەوەکەی پێم سپێردرا بوو دەستم کرد بە شەرحکردنی دەرسەکە، بەرسەکەم بە تەواوەتی بۆ شەرح کرد و وانەکەم پێوت و گەڕامەوە دواوە. وتم والله من کاتی خۆم جێبەجێ کرد و معاشەکەم حەڵاڵ بێ، ئەیناوە تازە چی دەرسی چی و شتی چی؟ ئەڵێ بەیانی چوومەوە لەسەر مەوعیدی خۆم دەرسی دووەمی پێ بڵێم، ئەڵێ کارمەندەکانی خەستەخانەکە بەشی ئەو سوتاوێ هاتن وتیان ئەوە دوێنێ تۆ چیت پێوت؟ ئەزانی ئەمە 2-3 ڕۆژە لێرەیە هیچ دەرمانێکی قبول نەدەکرد جەستەی، تەنانەت ئاوی مغەزیمان تێدەکرد وەکو پێویست وەری نەدەکرد و فڕێیەدایەوە، لە دوێنێەوە هەموو دەرمانەکان وەردەگرێ، تەواو ئیستیجابەی هەیە بۆ عیلاجەکانمان. ئەڵێ وتم وەڵام من تەنها دەرسەکەم پێوتوێتەوە، وتیان بەردەوام بە هەموو ڕۆژێ دەچوم دەرسم پێدەوت بە قەدەری خوا مناڵەکە تەلەبەکە نەمرد و چاک بووەوە. دوای پیان وت هەستت چۆن بوو؟ وتی وەڵڵی تەواو دڵنیا بووم کە من دەمرم، کەزەی جەستەی خۆم و ئەو هەموو لەفافەی لە جەستەم پێچراوە و لەو ژوورە تاکەدا دڵنیا بووم کە دەمرم. ئەو ڕۆژەی کە ئەو مامۆستایە هات بۆ لام و 40 دەقە دەرسی بۆ شەرحکردم و ڕۆژی دووەم هاتەوە، بەخۆم وت قەت مامۆستایەک نانێرن دەرس بۆ مردوو شەرحکە، دڵنیا بوون دکتۆرەکان کە من نامرم، یەکسەر معنەویەتم بەرز بووە و هەستم کرد کە دەبێ بژیم. سبحان الله بەو دەرسە ئەو ئینسانە ڕزگاری بوو، هەستی کرد. چەند جوانی ئینسان بچێ بۆ لای نەخۆشێک بڵێ کورە برام وەڵڵا هەر بۆی مەکەوە، هەر هیچ نییە بەخوا، کورە من 10 جاری وان نەخۆش بووم، ئەی چەند ناشیرینە کابرا دەچێ بۆ لای نەخۆشەوە فڵان کەسی ژمرد، وەڵڵاهی باوکم خوا ڕەحمەت پێ بکە، کورە خوا ڕەحمەت پێ بکە یعنی کوشتت. دەبێ ئەمە ئاگامان لێبێ بە یەک وشە ئینسانێک دەڕوخێنی، ئاگادار بە زۆر جان سەردانی نەخۆش بەڵایەکە بۆ نەخۆشەکە، چونکە ئێمە نازانین چۆن تەعاملی لەگەڵا دەکەین. ئەها بەڕێزان ئەو منداڵە بە سەردانی ئەو مامۆستایە ورەی بەرز بەوە، کەورە بەرز بەوە، معنەویەت بەرز بەوە، خڕۆکە سپیەکان هەموو دەجوڵێن، ئەو هەموو ئیتیهابە لە ناو دەبن و دەرمانەکان کاریگەری خۆیان دەبێ. بە پێچەوانەشەوە بە قسەیەک ئینسان دەڕوخێ. مامۆستای هەمومان کە من بە مامۆستا و گەورەی خۆمانی دەزانین دکتۆر عوسمان هەڵەبجەیی کە لێرە لە مزگەوتی بەختیاریە، کە ئێمە وەکو مامۆستایانی کورد هەمومان خۆمان بە قەرزاری ئەو پیاوە گەورەی شاری هەولێر دەزانین. دکتۆر عوسمان دەڵێ کتێبێکی بەڕێزی هەیە بە ناونیشانی فەلسەفەی ئاوێنەبوون، نووسینی خۆیەتی زۆر بە نرخە، لە لاپەڕی 132 دا دەڵێ ناسیاوێکمان هەستی بە تێکچوونی باری تەندروستی کرد، جەستەی داهێزا بوو هەستی بە نەخۆشی دەکرد. چوو بۆ عیادەی دکتۆرێک، دکتۆرەکە عیادەکەی لە قاتی 4ەمی بینایەک بوو لە شوقەیەکە، مەسعەدیش هەبوو، بەڵام کوڕە کابرا کوتی وەڵا من حەزم لەناو مەسعەد نییە، بە قادرمە یاسەر دەکەوم، هەر 4 قاتەکە بە پێی خۆی سەرکەوت. زۆر بە اعتیادی گەیشتە لای دکتۆر، وتی ئاوا تۆز جەستەم بێهێزە و هەز بە بێتاقەتی و ئی دەکەم و نێوچوانم عەرەق دەکاتەوە، وتی کاکە بڕۆ ئەو فەحسانم بۆ بکە، فەحس و ئەشیعە و فەحسی خوێن و ئەمانەی هەموو هاتەوە. ئەڵێ دکتۆر بەبێ ڕەچاوکردنی ئەها جاری وا بەڕێزانی خۆشەویستانی پزیشک بەو هەموو شەهادەی هەیەنەوە ئەم بابەتە نازانن، ئەم بابەتی دەروون ناسیان باش نەخوێندووە.
ئەڵێ بەبێ ڕەچاوکردنی هەستی نەخۆشەکە یەکسەوتی وەڵڵاهی بەداخەوە وەڵڵاهی نەخۆشیەکە زۆر سامناکە و زەحمەتە لە ژێر باریا دەرچی ئەڵێ یەکسەر کابرای ناسیاومان بە چۆکە هات و کەوت هەرچەند هەڵزیان ساندەوتی بەخۆی هێزی ئەژنۆم نەما ناردیان عەرەبانە ئەمەی کە پاڵی پێوە دەنێن نەخۆشیە خەسەن بە عەرەبانە و بە مەسعەدا هێنایانە خوارەوە هێزی ئەژنۆی تەواو بوو دوایی لە ماڵەوە کەوت و زمانی شکا زۆر دەرمانیان بەکارهێنا ئیستیفادەیەکی نەبوو دوای ماوەیەک ئەمجا دکتۆر بۆی معلوم بوو ئەم فەحسانە لەگەڵ نەخۆشیشکە تێکەڵاو بوون ئەم هیچ عیبی نەبوو ئەم فەحسانەی نەخۆشێکی ترە بەڵام دوای چی دوای ئەوەی ئەژنۆی شکان 4 قات بە ئومێدێکی خێرەوە سەرکەوت لەو سەر یەکسەر ئیفلیج بوو بەڕێزان قسە لە گوها پێشینان وتویانە شوێنی گولە چا دەبێتەوە شوێنی قسە چاک نابێتەوە قسە لە گولە پیسترە بۆ لێدانی ئینسان ئەبێ زۆر وریابی کەسێک بەهۆی تۆ ئەژنۆکانی نەشکێ بە پێچەوانەوە بە قسەیەکی تۆ ئومێدی بەبەرابێتەوە هەستێتەوە بۆیە عەرەب زۆر وشەی جوانیان هەیە لە جیاتی بڵێن ئەعما دەڵێن بەسیر لە جیاتی بڵێن ئەسەم دەڵێن بەسیر سەمیع لە جیاتی بڵێن لەدیغ ئەڵێن سەلیم لە جیاتی بڵێن سەحرا ئەڵێن مەفازە یعنی بڵێن سەحرا واتە بیابانی لە ناوچوون ئەڵێن مەفازە شوێنی ڕزگار بوون بڵێن لەدیغ واتە گەسترا و شتێک پێوەی داوە ئەڵێن فڵان کەس سەلیمە بڵێن ئەعما کوێرە ئەڵێن بەسیرە واتە چاوی بینا لە جیاتی بڵێن ئەسەمە کەڕە ئەڵێن سەمیع گوێی دەبیستێ یعنی بۆی هەست بە برینداربوون نەکە یان بە خەستەخانە ئەوان ناڵێن خەستەخانە بڵێن مستەشفا یان مەشفا لە هەندێک وڵاتان مستەشفاتە ئەو شوێنەی داوای چارەسەری لێ دەکرێت مەشفا یعنی جێگای شیفا توخوا چەند جوانترە لە ناو نەخۆشخانەکانی ئێمە لە جیاتی بڵێن نەخۆشخانەی فریاگوزاری نەخۆشخانەی ڕزگاری چەند جوانە بنووسێ شیفاخانەی ڕزگاری چارەخانەی ڕزگاری یعنی سەیریکە کە دڵی نەخۆشخانە هەر یەکسەر بیمارستان بە فارسی هەموو لە شت دەبێتە بیمار و نەخۆشی ئەگە بڵێ شیفاخانە چارەخانە یەکسەر ئومێدی چارەسەرت دەبێت چەند ناشرینە دکتۆرێکی ئێمە لەگەڵ ڕێزی تەواو بۆ برایانی پزیشک خوشکانی پزیشک کابرا سەرەتانێتی خواپەناماندا و خوا شیفای ئەوانەش بداکە ئەو نەخۆشی خراپەیانە یەکسەر لە کۆرسێ دەرزی کیمیایی بۆ بنووسن ئێمەی میلەتی کوچونکە کیمیایی بە ڕەمزی مردن بۆ ئێمە هاتووە هەزاران خەڵکمان بە کیمیایی مردووە کەڵە دەرزی کیمیایی یەکسەر ئەژنۆت دەشکێ ئەڵە تازە تەواو بۆ دەرزی کیمیایی ئەی چەند جوانە بڵێ لە جیاتی ئەو وشەیە بڵێ کۆرسێ دەرزی هیوابەخشی پێ بۆ بنووسن کۆرسێ دەرزی ڕزگاری بۆ بنووسن یەکسەر تۆ ئومێدێکت بەبەرادێتەوە برا بۆ کیمیایی بۆ بەکاربێنی بۆ ئەم وشەیە نەگۆڕین کە ڕەمزی مردنە لە وڵاتی ئێمەدا قسەی سوک بە خەڵک مەڵێ خەڵکی زمانی هەیە ئەڵێن کابرایە دوو کەس بە یەکەوە دانیشتە بوون لە گۆشتی بەرخێکی ناسک دایان خوارد یەکیان زۆر بە خێرایی لێ دەکردەوە دەی خوارد ئەوەی تریان تەعلیقی لێدا وتی بۆ ئەوە بە خێرایی دەی خۆی ئەڵێ دایکی قۆچی لێداوی وتی وەڵا قوربان منیش سەیرم لێ دێت جەنابەت ئەوەندە بە هێواشی دەی خۆی دەڵێ دایکی شیری پێداوی قسەی خۆش شیفایە بە تایبەتی لە نێوانی ژن و مێردەکاندا خۆشەویستانم لە بەسەرهاتێکاڵە کابرایەک لەگەڵ ژنەکەی دەژیا کابرا پیاوێکی خراپ نەبوو بەڵام زمانی خۆش نەبوو یعنی ئەم ژنە لە ژیانە فەقیرە قسەیەکی خۆشی لێ نەبیست بوو گیانی لێ نەبیست بوو بە قوربانبوونێکی لێ نەبیست بوو ڕۆژێ نەخۆش بوو ژنە هاتەوە ژنەکە سەری زۆر لێشا سەری پێچا بوو کابرا ماتۆڕێکی هەبوو بە ماتۆڕەکەی شوکاری خۆی جێبەجێ دەکرد وتی وەڵا جامن دەزیاتی پارەی تەکسیم بووین نێو نیوەڕۆیە و نادبم بۆ شار و هەر لەو گوندەی تر خەستەخانەیەک شتێکی گەڕۆک هەیە ئەدبم زەم عیلاجەکە نادەنێ بەڵێ ژنەکەوتی بەچی بێم وتی وەرە لە دوای ماتۆڕەکە سەرکەوە ژنەش لە ماتۆڕ سام ناکەوە یەکەم جار سەرکەوێ کابرا پێوە ناو ژنە دەلەرزی پیاوەکەوتی مەترسە لە ئامێزم گرە باوەشم پیاکە لە ئامێزم گرە ژنەکەوتی چی وتی ئەم لە ئامێزم گرە قەت ئەو قسەی لێ نەبیست بوو وشەی ئامێز وشەیەکی جوانە ئامێزم پێداکە ئەڵە چەند مەتری ڕێش نوژنەکەوتی وەڵڵاهی هەز بە باشبوون دەکەم بگەڕێەوە یەکسەر ژانە سەرەکەی ڕەویەوە کابراوتی بۆ وتی بۆ خوا پیاوەکە ئەو قسەیە زۆر خۆش بوو چەند مسوورکە بەلەشمال کەوتن لە ئامێزم بەگرە چەند ساڵە من و ژن و مێردین ئەو قسەیەم لێ نەبیستووی کابراش باش بوو نێگو من کوڕە من مەبەستم شتێکی کە بووە مەبەستم وێ نەکەوێ خوارەوە زۆر جار بەڕاستی پیاوێک ماندووە وەڵڵاهی بە یەک قسەی خۆش بە یەک بەخێراتنەوەی جوانی ژنەکەی ئەو ماندووبوونی ئەو ڕۆژە دەحەزێتەوە چەند ژن چەند ماندوو بێ ئەوەتانە وەک تۆ بە ڕۆژووە ئێوارە ئەو بەربانگە جوانت بۆ ئامادە دەکات چەند جوان لەسەر سفرەکە پێش ئەوەی یەکەم پارو بخۆی بڵێ یا ڕەبی
فڵان کەسی هاوسەرم ناوی بێنی بە ناوێکی محتەرەمانە بانگی بکەی بڵێ یا ڕەبی خوا پاداشت داتەوە ئەم ماڵە بە تۆ ڕووناکە ئەم سفرەیەی بەرەکەتی تۆیە یەخوا ئەو دەست و چاوت خۆش بێ وە چه خوانێکی جوان ئامادەت کردووە وەڵی یەکسەر ئەو ژنە چی ماندووبوونە لە دەستەی دەچێتە دەرەوە بەڵام تۆ دەخۆی تێرت خواردوە لێش بوویەوە هیچ حسابێک بۆ ئەوە ناکەوە زین لە مەطعەما دانیشتووی نابراکەم ئەو بەڕاستی ئەمە ئیسلامەتی ئێمەیە ئێمەڵین جوانتر ها بەرنامەکەمان ناوی جوانترە جوانتر لە دینی خوا حاڵی بین باوەڕتان بێ وەکو ڕۆژوەکە ئەمەش فەرزە ژنەکەش یەکسەر چەند جوانە بڵێ یا ڕەبی پیاوەکە عافێتتان بێ دەی من کارێک بۆ تۆ نەبێ بۆچی بێ خوا دەکا ئێوە تێر و تەسەر بن و ئەم سفرەیە بە جەماعی لە دەوری دانیشتنی خوایە بە زیادی کەی بۆمان یەکسەر ماندووبوونی ڕۆژوو ماندووبوونی کارکردن ماندووبوونی گەرما و تینوێتی بەخوا هەموو لە ماڵەکە دەڕواتە دەرەوە شەیطان لەو ماڵەدا جێگەی نابێتەوە ناتوانێت هێلانە بکە بەرەکەتی خوا بەسەریا دەبارێ بەخوا بەقەدەر ڕۆژوەکە خێری هەیە ئەزیزەکانم عیبادەتی ئێمە ئاوا تەطبیق دەکرێت بە یەک قسە ئینسانێک لە زینا دەپارێزرێ ئەم بە سەراتەم خوێندەوە هی کوڕێکی تەوبەکارە باسی خۆی دەکات دەڵێ ڕەفیقێکی خراپم حرمەتم هەیە بۆ ئەم موشەیە بەکار نەهێنم لەبەر ماڵی خوا ئەو خوشک و برا بەڕێزان و بینەر و بیسەرانی کە لەم کاتەدا لەگەڵمانن بردی بۆ خانەیەکی لەشفرۆشی ئەو شوێنانی کە ئافرەتانێک خلیسکاون زۆر داماون یعنی کەسانێکن سەرەتای ژیانیان خلیسکان تازە تێدا چوون هەر شەوەی لە باوەشی ئافرەتێکە لە باوەشی پیاوێکە چ داماوێکن ئەو بەستە زمانانە ئەوانە دەبێت هەوڵ بدرێ ڕزگار بکرێن ئێمە بەزەیمان بۆوانەش دادێتەوە لەو کاتەدا دەڵێ گەنجەکە کاتێک کە چوو بۆ خانەی لەشفرۆشیە ڕەفیقەکەی بردی پیرێکی بینی لەگەڵ ڕێزم بۆ وشەی ڕیشسپی و ئەوانی کە بەتەمە ناچوون پیرەکە گەسکی باخەکەی دەدا ئەوانی کە لە ژوورەوە بوون ئەم حەوشەکەی پادەکردەوە ڕیشی سپی بوو چاوی کەس بوو گەنجەکە دانیشت هەتا ڕەفیقەکەی کە شارەزا بوو بچێتە ژوورەوە ئافرەتێکی بۆ ئامادە بکە ئەڵە پیاوە پیرەکە پێیوت یەکەم جارتە دەی بۆ ئێرە هەستی کرد کوڕەکە شەرم و تەقیەکی تێدایە یعنی هەستی کرد بە دەم و چاویەوە هەستی شەرمنی و خەجاڵەتێکی پێوە دیارە چونکە یەکەم جارە شوێنی وا بینێ وتی بەڵێ وتی تەمەنت چەندە وتی تەمەنم 20 ساڵە وتی کوڕی خۆم یەک قسەت پێ دەڵم گوێم بۆ بگرە گەوهەری خۆت مەشکێنە بە بەردێکی ناشایستەدا چاوەڕێ بە تاوەکو گەوهەرناسێکی شایستە دێتە پێشەوە بۆ کڕینی گەوهەرەکەت کوڕی خۆم حەیف کاتی خۆی منیش کە هاتمە ئێرە بە گەنجی ئێستاوە بوومە کە خاوێنکەرەوەی ئەم بینایە کەس نەبوو کۆمەڵە نەسیحەتی خێرم بکە کەس نەبوو پێم بڵێ لەزەتە ئانیەکان خەمەئاتیەکانی بەدواوەیە لەزەتی یەک چرکە سەدان سەعات خەمت پێ دەڵێ شوێنکەوتنی غەریزە سێکسیەکان بە ناشەرعی وەکو لێسانەوەی هەنجوینە بە لێوی شمشێرەوە ئەها شمشێرێکی تیژ بێنە بەرچاوت هەنجوینیان بەسەرا کردبێ و تۆش زۆرت حەز لە شیرینی بێ ئەگە بتەوێت زمانی لێدەیت چی دەبێ ڕاستە هەندێک شیرینیت بەردەکەوێت بەڵام وەختێ ئەزانی زمانی کرد کردووی هەستە سێکسیەکان بە ناشەرعی لستنەوەی هەنجوینە بەڵام بەدەمی شمشێرەوە بۆ لەحزەیەک شیرینیەکە دەتگاتێ بەڵام دواتر وەکو شمشێرەکە دەتبڕێ کەرامەتت دەشکێنێ ژیانت دەڕوخێنێ وتی ڕۆڵە گیانجوانی لە نەزانیدا تەواو دەبێ حەیف تەمەنی گەنجی هەمووی نەزانیە پیریش لە پەشیمانیدا مەخابن ڕۆژەکانی پیری مرۆڤ هۆشیار دەبێتەوە بەڵام تازە لە دەستی چوو توخوا کوڕم من ئێستا زۆر پەشیمانم بەڵام ئەم قسانت پێ دەڵم لەبەر خوا چونکە تا ئێستا تۆ تێوە نەگلایی بە ڕوخسات تا دیارە پاکی گەنجەکە دەڵێت کە ئەوەم بیست هەموو لەشم عەرەقی کردەوە دەستەکانی ئەو پیاوەم ماسکەوتی کوڕم دەستم پیسە وتم بە قوربانە بم چ نەسیحەتێکی جوانت کردم چاوەڕێ ڕەفیقەکەم نەبوو ڕام کرد بە ڕاکردن لەو شوێنە دوورکەوتمەوە خۆم کرد بە ماڵی خوادا و خۆم شت و سوزدەم بۆ خوا بربووم بە تەوبەکار ئەگەر نەزەرێکیشم پێشتر کردێ لەو کاتەوە تەرکم کرد ئەها بە یەک قسە بەبێ لێدان جاری وایە مەڵێن بە مەلهاکان دابخرێن شوێنە خراپەکان دابخرێن بە پێچەوانەوە ئەوێ بە ئامۆژگاری جوانی مەدای بخەین تۆ بیشی تەقێنیەوە وێرانیشی کەی بەسەریدا دەبن کەیتر دەکرێتەوە بەڵام دەتوانی بەیەک نەسیحەتی جوان چەندین گەنج ئەم وتارەکە گەنجێک ئێستا گوێی لێ دەبێ ڕەمێ بە تەمایکارێکی وا بێ ومێدەوارم یەکسا قسەی ئەو پیرەمێردەی بەبیرکەوێتەوە کە خۆی بۆتە قوربانی لەوێدا بڵێ هەستە سێکسیەکانت بە حەرامی لستنەوەی هەنجوینە بەدەمی شمشێرەوە خەڵتانی خوێنت دەکا بۆ یەک چرکە شیرینی نەکەی زمانت بە بڕیندەی لە پرسیارکردندا
لە پرسیارکردندا دەبێت هەستی پرسیارکردنمان بەکاربێنین بە شێوەیەکی جوان. مامۆستایەکی بەڕێز هەیە، مامۆستا حەماڕەشید پێنجوێنی، ئێستا لە بەریتانیا دەژی، کاتی خۆی لە سلێمانی بوو. لە کتێبی ڕاستڵەکاندنی ڕوحەتەم و مژدارەکان لە لاپەڕەی 78دا دەڵێ لە کۆلێجی براتفۆرد لە بەریتانیا لە بەشی فێربوونی زمانی ئینگلیزیدا دەمخوێند. مامۆستاکەمان وتی دوو پرسیار لە یەک بکەن بۆ ئەوەی زمانتان بپژێ بە ئینگلیزی جوان قسە بکەن، دیالۆگ بکەن. ئەڵێ منیش دوو دانیشتبووین مامۆستاکە سەرپەرشتی دەکردین چۆن بە یەکەوە قسە دەکەین. بە هاوکارەکەم بە ڕەفیقەکەم وتم کارت هەیە ئیش دەکەی ڕۆژانە؟ وتی بەڵێ. وتم ڕۆژانە چەند وەردەگری؟ ڕۆژانە چەند وەردەگری؟ چەند پارە دەست دەکەوێت؟ چەند پاوەنی بەریتانی؟ ئەڵێ مامۆستاکە قسەکەی لێ وەرگرتمەوە، وتی کاکە گیان لە ئینگلیز نابێ وا بڵێ، ئەوە ئادابی ئێمە نییە. پرسیارەکەت جوان نەکرد، ئەبێ بڵێ کارت هەیە؟ ئەڵێ بەڵێ. ئەبێ بڵێ موچەکەت بەدڵە؟ شکر باشە بەدڵتە؟ نابێت لە ڕێژەکەی بپرسی چەند دینارە، چەند دۆلارە، چەند پاوەنە. ئەبێ پرسیارەکە بە شێوازێکی کە بکەیت. شکر موچەکەت بەدڵە؟ بۆت باشە؟ ئەویش دەڵێ بەڵێ. ئیتر ئەو ڕێژەیە پەیوەندی بە خۆیەوە هەیە. ئێمە کابرا دوو کەس بۆ معاش دەچن لەبەر چاو یەک پارە دەژمێرن، چ دەستورێکی ناشرینە. ئەو ملیۆنێک وەردەگرێم 300,000 هەیە 150,000 خانشینی وەردەگرێت، ئەوی تریشان لە سەر ملیۆنە وەری دەگرێت. کابرا پەرلەمانتارە 3 ساڵە پەرلەمان بۆتە تەویلا، هێستا 5 ملیۆنی وەردەگرێت. کابرای کەش فەقیرە 150,000 وەرناگرێت. لەبەرەوە ئەمە دەستورێکی زۆر ناشرینە. لە معاشی کەسێ بپرسی کاکە معاشەکەت چەندە؟ ئەوە چەندت وەرگرت؟ چەند جوانە ئەگەر لێشت پرسی بڵێ کارت هەیە؟ ئەها ئەو مامۆستا ئینگلیزە، ئەمە ئیسلامی ئێمەیە، ئەمە ئاوا لە دینی خوا حاڵی بین کە پرسیاریش کرد بڵێ ئیشاڵڵا موچەکەت بەدڵتە؟ کیفایەتت دەکا؟ هەر ئەوەندە نابێت لە ڕێژەکە بپرسی و لە ژمارەکە بپرسی. کۆتایی وتاری ئەم شەومان دەچینە خزمەت پیرەمێردی شاعیری گەورەی کورد و دەفەرمێ گوێ ڕاستت سووک بێ بۆ چاکە بیستن، گوێ ڕاستت سووک بێ بۆ چاکە بیستن، گوێی چەپت کەڕ بێ لە فیت هەڵبەستن، قسەی چاک دەگمەن دەگاتە جێی خۆی، واتەی بەد زۆر کەس پۆستە چییە بۆی. چاک زوو لە بیر خەڵک دەچێتەوە، قینی خراپە هەر نابڕێتەوە. تۆ قینەبەری خەڵکت گرتە دڵ، ئەو قینە بۆ جەرگ ئەبێ بە چقەڵ. هەمیشە دڵت خەفەتبار دەبێ، خواردنت لەلا زەهری مار دەبێ. وا چاکە کە قین لە دڵ داراوی، وا چاکە کە قین لە دڵ دەراوی، ئەو سایە خۆشت ئەزانی پیاوی. بە دڵێکی خۆش ئەنوویت و ئەخۆی، شەو بە دەردەوە ناناڵێنی بۆی. ئەگەر پادشای جەواهر پۆش بی، هەمووی بە فیدای دڵێکی خۆش بی. کە تۆ بەخشیت و جنێویان پێدای، کە تۆ بەخشیت و جنێویان پێدای، ئەمجا بزانە کە مەردی خودایی. کەسی هیوادار ناومێد مەکە، خێرت ئەنووسێ بەقەد ڕێی مەککە. دەلەبەیەک دەڵێ ئیشەڵڵا دەبمە فڵانشت، کۆرە بڵێ با بە 1000 کەس تەواوی کرد و وا عەرەبانە پاڵ پێوە دەنێ. نەبڵێ بە ئیزنی خوای گەورە ئاواتەکەت دێتە جێ، وەکو چووبی عەمرەی ڕێی مەککەت کرد بێ بەخوا وایە. کەسی هیوادار ناومێد مەکە، خێرت ئەنووسێ بەقەد ڕێی مەککە. کە چاکە ئەەکەی مەیڵێ لە لای کەس، بۆ زەوقی خۆت بێ و خوا بزانێ و بەس. کەم بخۆ لەشت بێعیلەت دەبێ، کەم بڵێ سەرت سەلامەت دەبێ. لە جێیەک بن و ئاو هات تەڕ نەبی، سەودایەک بکە تووشی شەڕ نەبی. هەمیشە عەقڵ و عیلم لە پێشە، لە هەموو شارێ نەزان بارکێشە. چ وشەیەکی جوانە! هەمیشە عەقڵ و عیلم لە پێشە، لە هەموو شارێ نەزان بارکێشە. گەورە یەک بگرن میلەت سەردەخەن، ئەڵێن دوو ڕێوی شێرێک کەوڵ ئەکەن. ومێدەوارم خوا بەختەوەری دنیا و قیامەتمان کە، دڵ و زمانمان پاکە. سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان، خوا پاداشتی هەموو لایەکتان بداتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.